هەرچی عیبەت داخلیەکانی ئینسانە دەرەکە، حەسادەتێ بووە، ڕقێ لە خەڵک بووە، بەخیل بووی، هەرچی شرک لە دڵتا بووە، خۆشەویستیت بۆ غەیری خوا بووە، هەمووی دەرەکەوێ لەو ڕۆژە. بۆیە کە سوحوف نەشر کراوە نەزانین ئێمە تەنها کردەوە زاهیریەکانمان نەشرکرێ، حسابی دڵمان بەس خوا ئەیکات. طبعاً مەلائیکەش نازانێت لە حسابی دڵمان. کەسێک نوێژەکە مەلائیکە نووسن نوێژی کرد، ڕەب العالەمین محاسەبەی دڵت ئەکا نوێژەکەت بۆ کێ کردووە، لە پێناو کێیە و لە پێناو چیا کردووت، ڕۆژوت گرتووە لە پێناو چیا کردووتەوە گرتووتە. دەی ئەلەم ڕۆژە هەرچی زوڵمێک کرابێت لە بینی ئاژەڵەکانە ون نابێ، ئینسانەکان چۆن لە بینی ئێوە ون نەبێ؟ ئەگەر مناڵێکی بێت تاوان باوکەکە خۆی بە مافی ئەوەی زانی بێ مناڵەکەی خۆی بکوژێ، وای زانیوە خۆی خاوەنیەتی، محاسبە و کتابی لەگەڵاکە کە لە دنیاە ناکرێت. طبعاً لە ئاینی پیرۆزی ئیسلامە قەت باوک بەهۆی مناڵەوە ناکوژرێتەوە، عقوبە ئەدرێ بەس ناکوژرێتەوە. تەسەوور کە ئەگەر باوکێ کوڕەکەی خۆی بکوژێ باوکەکە ناکوژرێتەوە، چونکە ئەو کەسەی کە سەبەبە لە فقی ئیسلامیە باسەکە سەبەب بۆ بوونی تۆ ناکوژرێ ئەو کەسە لە پێناوی تۆ. دەی ئەگەر کوڕێ باوکەکەی بکوژێ ئەکوژرێتەوە لە شریعەتە، چونکە ئەو سەبەب نییە بۆ ئەو. تەسەوور کە فقی ئیسلامی لەو مەسایلە زۆر دەقیق. حتا ئەگەر باوکێک ماڵی کوڕەکەی برد ئایا دەستی ئەبڕێ؟ نا، چونکە فەرمێ ئەنتەوە مالوکە لی ئەبیک. ئەگەر مناڵێ پارەی باوکی برد دەستی ئەبڕێتەوە، ئیلا مەگەر شوبهەی مەسەلەی میراتە بێ لە مەسەلەکە. بۆیە دیقەت بدە ئەم باوکە کە خۆی بە خاوەنی مناڵەکەی ئەزانێ، مناڵەکە لەو ڕۆژە پرسیار ئەکاتەوە، کچۆڵەکە هاوار ئەکا بە چ گوناهێ منت کوشتووە، پرسیاری لێ ئەکرێ بئەیی ذەنبٍ قوتیلە، چی کردبوو ئەمە کوژرا. ئیتر چ جای ئەوەی هەرچی مەظالیمی ترە هەر هەمووی ئینسان محاسبە و کتابی لەگەڵا کرد. بۆیە سەید بە ڕەحمەت بێ یاخوا ئەڵێ ئەم شتانەی کە ئولفەتە پێوە گرتوون هەر هەموو چاو بنوقێنە ئولفەتەکە بکوژێنەرەوە. ماسە سعیدی نورسی قسەیەکی هەیە لەسەر خۆر، ئەفەرمێ ئینسان دەردێکی هەیە پێوتە دەردی ئولفەت. ئولفەتی بە هەر شتێکەوە گر ئاشنا بوو بە شتێک ئیتر زۆر شت لە یادەکە. وەرە ئەو خۆرە عەزیمە جوانە گەورەیە یەتە دەرەوە، دەرک بەم نیعمەتە ناکە. شەویە بەسەریا دەرکی پێ ناکە، ڕۆژیە بەسەریا دەرکی پێ ناکە، ئەڕوا ئەجوڵێ نانەخوا بە ئیسراحەت دەرکی پێ ناکە. بۆ چونکە ئولفەت چاوی کوێر کردو. ئەڵێ وەرە بیرکەرەوە ماسە نورسی ئەفەرمێ ئەگەر خۆرت بە حەیاتە نەبینێ، ئەڵێ لەپڕ خۆر بێتە سەر زەوی و ئەم ڕووناکی و جەماڵ و جوانیە بدا، وەرە خەڵک هەمووی سوژدە ئەبن لە پێناوی ئەوە، وازانە خوا هاتوۆتە دەر. تەسەوور کە ئینسان کاتێک کە ئولفەت ئەگرێت چەند خەتەرناکە. دەی ئەم ئولفەتانە ئەم ئایەتە پیرۆزە هەمووی ئەپچڕێنێ. بۆی ئەسحاب لەسەر ئەمانە پەروەردە بوو. کاتێک کە خۆریان ئەبینی بیریان لەو ڕۆژە ئەکردەوە ئیذا الشەمس کوورت، ئەستێرە گەش و جوانیان ئەبینی ئیذا النجوم انکدرت، ئەو کێوە بەرز و جوان و سەختانەی مەکەیان ئەبینی کە هەر هەمووی بەردێکی ڕقی ڕەش بیریان ئەکردەوە لەو ڕۆژەوە ئیذا الجبال سویرت، وشترەکانی دەوروبەری خۆیانیان ئەبینی کە چەند گرنگی و ئیهتیمامی پێ ئەدەن، وەرە لە دەمانگا بێ و ئاوەس بێت و تۆ بەجێ بێڵی فەرامۆشیک. درندەکانیان ئەبینی سەرنجی ڕائەکێشان کە لە ڕۆژێکا کۆ ئەبنەوە، سەیری دەریایان ئەکرد و ئاویان ئەکرد بۆ ئەو ڕۆژێک کە ئاو گڕ ئەگرێ، کۆمەڵی چاک و کۆمەڵی خراپ چۆن جیا ئەبێتەوە. ئەم مناڵانیان ئەبینی کە ئەفەوتێنرێن، هەر هەمویان پێکەوە لە ڕۆژی قیامەتە پرسیار ئەکەن بئەیی ذەنبٍ قوتیلت. بیریان ئەکردەوە لە ئەو سەحوفانەی کە ئەکرێنەوە هەرچی کردەوەی ئەمانەتیەتی، ئەو ئاسمانە طەبەق طەبەق ئەکەوێتە خوارەوە. دەی ئەگەر باشی لەناو بەهەشتێکە کە بۆ تۆ ڕازاوەتەوە، ئەگەر خراپیشی لەناو دۆزەخێکی زۆر سەرسەخت و ئامادەکراوە بۆت، لەوێ ئۆقر ئەگری و حیساب و کتابت لەگەڵا ئەکری. ئەم ئایەتە پیرۆزانە هەتا ئێستا خوێن بێتمانەوە و تەنبیهمان نەکردبێ لە مەودووە لەگەڵ خوێندنەوەیانە ئەبێت تێکەڵ ببین، ئەبێ مەشهەدەکانی قیامەت یەکێک بینە پێشچاوی خۆمان کە ئەو فکرەکەی سید قوتبە ئەڵێ کە لە ناو قیامەتە ژیایی لە ناو قیامەتە بە کە هاتیتە ناو بەهەشتەوە بە حەقیقی بچۆرە ناو بەهەشتەوە، ڕۆحت لەوێ بێ. کاتێک کە باسی دۆزەخ و ئاگر کرا بە هەمان چەشن، باسی ساحەی مەحشەر کرا بە هەمان چەشن،
ئەم ئاەتە پیرۆزانە بەبێ کردنی ڕکعاتێ نوێژ ئەسحابی بەو کەیفیەتە گەورە پەروەردە کرد. بۆی ئەمڕۆ ئێمە زۆر پێویستمان بەم پەروەردە هەیە کە بگەڕێنەوە خزمەتی قورئان وەکو عەسری مەکی هەتا وەکو دڵمان ڕاچەنێ دروستمان کە بۆ دروستکردنەی کە ببینە بەردی بناغە بۆ سەرکەوتنی ئومەتی ئیسلامی، یان ببینە بەردێکی بناغە بۆ خەڵکانێک کە لە پشتی ئێمەوە بێن و بتوانن ئومەتی ئیسلامی جارێکتر بەرزکەنەوە و زیندووکەنەوە. خوای گیان، ئێمە لە ئەمڕۆیە بە زمانی بە ڕۆژۆوە لە یەکێک لە ماڵەکانی تۆیە، میوانی تۆ بووین یا رب العالمین. خوایە ئێمە لە خزمەت ذکر و ئەوراد و باسی تۆ و کەلیماتی تۆیە ژیانمان بەسەر برد. یا ئیلاهی هاوارمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە. بەخوا ئەزانین کەڵکی میوانداری تۆمان نییە یا ئیلاهی، دڵمان غافڵە و نوێژی کرچ و کاڵ و ڕۆژی کرچ و کاڵمان، بەڵام یا ئیلاهی هەرچی سەیرە ڕەحمەتی تۆ ئەکەین، هەرچی سەیری بەزەی تۆ ئەکەین، وا خۆمان خسۆتە بەردەم بەزەی و ڕەحمەتی تۆ. ئەزانین دەرگای ڕەحمەتی تۆ لە کەسدا ناخرێ و لە ئێمەشدا ناخرێ، و ئێمەش بە کۆڵی گوناهاوە هاتوین یا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە. ئیلاهی گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە، گوناهێ زانیومانە کردومانە عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی سەرجەم ئیمانداران ببوورە یا رب العالمین. لە هەر زەمانێکا بوون، لە هەر کاتێکا بوون، لە هەر شوێنێکا بوون، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە سەرجەم گوناهی ئیمانداران ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببوورە، ئەو دایک و باوکانی کە ماون یا ئیلاهی عاقبەتیان پڕ خەیر و بەرەکەت و دینداری و خواناسی بکە. ئەوانەی کە مردوون یا ئیلاهی هاوار و ناڵە بۆ لای تۆ بەرزەکەینەوە، گۆڕەکانیان ئارام کە یا رب العالمین. ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە داوات لێ ئەکەین ئەو مردووە ئیماندارانەی کە کەس نییە دوعایان بۆ بکە، بێکەس و بێنەز لە ناو گۆڕەکانیانە بە تاقی تەنها بەجێماون، و ئێمەی خەتابار لە منبەر و محرابەوە یا ئیلاهی دوعایان بۆ ئەکەین و هاوار بۆ لای تۆ ئەهێنین. خوایە لە گوناهی هەمویان ببوورە، یا ئیلاهی لەسەر جەم گوناهەکانیان ببوورە، ئارامی بەسەریانە ببارێنە یا رب العالمین. یا ئیلاهی لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خۆشەویستان و خزمان و دراوسەیانمان ببوورە، لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە زمانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم دوعا ئەکەین. یا ئیلاهی بەخوا ئێمە ڕووی دوعامان نییە، داوات لێ ئەکەین ئەو خۆشەویستەمان لە هەموو حیاتیە هەر چاکەیەکی داوا لێ کردووی ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە، هەر خراپەیەکی پەنا پێگرتووی ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە. یا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. اشتیاقی بینینی دەموچاوی جوانی پێ بگەێنە یا رب العالمین. یا ئیلاهی بەخوا ئەگەرچی ئێمە لە زەمانێکی فتنە و فەسادا بین، بەڵام بەخوا یا ئیلاهی دڵمان پڕە لە حوبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەیا ئیلاهی بەو حوبەی دڵمان هاوارت لێ ئەکەین دوعاکانمان گیراکە، ئەگەرچی ئیلاهی کەڵکی ئەومان نەبێ دوعاکانمان گیراکەی. یا ئیلاهی بەمووی سپی ئەمڕیش سپیانە داوات لێ ئەکەین. خۆشەویستەکەت فەرموویەتی پیرێ دەست بەرزەکاتەوە رب العالمین شەرمەکە لەوەی دەستی داگرێ بە خاڵی و بەبێ ئەوەی شتێکی پێ عەتاکە. خوای گیان بە دەستی جوانی ئەم پیرانە هاوارت لێ ئەکەین و ئەم دوعایانەمان قبوڵ کە. یا ئیلاهی بە تەوبەی ئەم گەنجە جوانانە هاوارت لێ ئەکەین و قبوڵمان کە. یا ئیلاهی بە بێگوناهی ئەم مناڵانە هاوارت لێ ئەکەین، یا ئیلاهی دوعاکانمان گیرا بکە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەومان گرفتێکی بۆی چارەسەرکە. تو گەورەی خۆت ئەومان دڵی نائارامە دڵی ئارامکە. یا ئیلاهی ئەومان ماڵی نائارامە ماڵی ئارامکە. یا ئیلاهی لە بینی خانەوادەکانە ئارامی دروستکە یا رب العالمین. یا ئیلاهی ئولفەت لە نێوانمانە دروستکە یا ئەکرەم الئەکرەمین. خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە، خوای ئەومان گرفتاری گوناهێکە و خۆی پێ نەجات نادرێ،
هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ئیلاهی نەجاتی بدە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ئێمە گەوزاوی ناوی گوناهەکانین بەخوا پەروەردگارە دەرەقەتی نەفسی خۆمان نائین لە زەمانێکی فەسادی گەورەین شەیاطین ئینس و جن لەسەرمان کۆبوونەتەوە وا خۆمان تەسلیمی تۆ کرد نێوچەوانی خۆماندایە دەستی تۆ یا ئەکرەمە الئەکرەمین یا ئیلاهی نێوچەوانمان بگرە بەرەو خەیر دوورمان خەرەوە لە خراپەکاری یا ڕەب العالەمین ئیمان لە دڵمانە شیرین کە گوناහ لە دڵمانە ناشیرین کە یا ئیلاهی شیرینی ئیمان لە ناخمانە بچەسپێنە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین لەم دنیاە دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە لەم دنیاە دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ئیلاهی ئەو ڕۆژەی بە لیقای تۆ شادەبینەوە بمان گێڕە لەو عەبدانەی کە باشترین ڕۆژەکانیان لە تاعەتا جێبەجێ ئەکەن یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە گیان باشترین ڕۆژەکانی ژیانمان لە تاعەت و عیبادەتمانە بکەرە ڕۆژی گەڕانەوەمان بۆ لای تۆ یا ڕەب العالەمین خوایە گیان داوات لێ ئەکەینەوەی قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەوەی گرفتێکی هەیە کێشەیەکی هەیە بۆی حەلکە و بۆی چارەکە بەخوا ئیلاهی ئەم ئیماندارانەی کە لەم ماڵی تۆیە کۆبوونەتەوە بەخوا ئەمانە سەریان ناخەنە زەوی بۆ هیچ شتێک و هیچ کەسێک بۆ تۆ نەبێ ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ دەستی زەلیلیان بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت ئەی ئەو کەسەی سپاردە لە لای تۆ زایە نابێ زایەمان مەکە یا ڕەب العالەمین مەمان دەرەدەسی نەفسی خۆمان مەمان دەرەدەسی شەیاطینی ئینس و جن زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ئیلاهی زەلیلی دەستی زاڵمانمان مەکە یا ڕەب